ڕێز و هەرمەدەی من ڕائیوێ ئەزیز چەند ڕۆژێکە کڵاموێل یا شێرگەل دیوان یا سەرنجام باوە هەیە و هاوڕێکانی یا یارانی لە لاپەڕێ یارستان لە فەیسبوک دایناوێن و وادە دایم کە باسێک داشتیم لەسەر ئەو ئایا ئەوانە شێرن یا کڵامن ئەو سرودەوێرە سرودە من ومانێ هەم ناوێکی هاوبەش ئەڕا شێر و کەڵام بەمەکار کەڵام بوو قسە باسێکی سەرافی کریا و سەنجیا و شێر بەرهەمێکی عاتفی فکری کەسێکە کە مەسەلا نیساوتە یا وەتوتە یا لە حاڵەتێکی خاصە متای کەڵام حاصل گفتوگووە سەنجام نەزەراتە واسڵا گەوهەرگەلێکە کە سێقەڵ دەریاوت شەمشێرێکە زاخاو دەریاوت شەمشێرە ئەڵماس من ناوم بەرزوو ئەحمەدیە ئیمڕۆژ 25 مانگ 2020 زاینی لە ویدۆیەک سەوارەتوە بەنێک لە جەخانەدانی لە تەیموور بانیێرانی قسە لەسەر دوو دیدگا دوو هێلف باوەڕی یا فکری نسبەتوە دانایی قسە کردیم کە هێڵێکی ئەوەسە ڕوانگایەکی ئەوەسە یا دیدگایەکی ئەوەسە کە دانایی لە قدرەتێکی مافوق بەشەری سەرەوەی ئینسان سەرەوەی سروشت وەناو واسڵا خۆڵقینەر وەناو ئەلا وەناو گاد وەناو ئەورە مەزدا وەناو یەهوە ناوە جوورە جوورەکە لە ئەوروە سەرچۆوەگرێ و ئی سەرچۆوەگرنیچە لە ڕێ واسڵا مەوجزە و قەیبیە یا یەک لە ڕێ مەلاحەکەوەتێتە ڕا کەسێکە ئەو خاڵقە هەڵێ وژدان و جوور دینە ئەبراهیمیەکان وێر سنەتێکی سامیە کە لە دینە ئەبراهیمیەکان خۆی ڕەنگداوەستوە ئی سنەتە پێرە و کریا کە ئەو خاڵقە کەسکەرێک هەڵوژنەوە قەڵ خۆیان خاسگەر هەڵوژنێتوە یا یەک لە ڕێ مەلەکەل و تەماسوە لێ حاصل کردێتن دەسوورات و خاستەیل خۆی ئەڕای واسڵا ڕسنێتە ئەو کەسە و کەسێ بڕستنێ کومەڵگە و ئیمە لە قسە لە ڕوانگایەکتر یا هێڵێکی ترە فکری کردی من نسبەت وە دانای ڕووە دانایی کە لە میزۆپۆتامیا سەرچەوە گرێت و ئی ڕوانگە حالە و باوەڕە کە دانایی حالە ناو جەمە و لەورە کەس ئەو کەسە تماشای واسڵا تاریخ یا ئەو ڕواەتێل دینە ئەبراهیمیەکانەکەی یا مەردمگەل سامی کە ئەو شخصێکە هەڵوژیانە چنەڕە ناومەڕ چنەڕا کەژوکوێ چنەڕە چوڵایی کە بتوانن ئەو داناییەوە دەست بارن وەلی لێرە چەکرێت لە کومەلگایە لە ناو کومەلگا لە ناو حافزەی جەمعیە مینێ دانایی کرێت ئێستاکە ڕوانگای ئی دوو دیدگە توانێتن بوتە ئایارێک ڕا سەنجیان کەڵامەکان کامی سەرچەوە لە دینە ئەبراهیمیەکان گرێتن کامێ واسڵا سەرچەوە لە ئەو دوونینگایەکە گرێتن کە لە وەل گورانەکان هاتی ئەڵبەتەی مەقسلەوە کردن کە لە مزۆپۆتامیا چوتە واسڵا چوت نەکرد لە یونانە خۆی دوێنێتوە لە ناو ئاریاییەکانە لە مەردمانە هەند و چین دواتر چین لە ئەو مەکتەبگەل فەلسەفیا خۆی دوێنێتوە و یواشەوەش چوتە ڕۆم و لە ڕۆمەکە وارەت ئەوروپا بوتن کە ئەمڕۆ واسڵا لێ 500 ساڵ ئاخرە وانوان تەمەدۆنە ئەوروپای غەربی لەدێ ناوبن ئێستاکە فەلسەفە جوورای جووری لە سەر هەڵدا لێ ئەوروپایە ئێستاکە ئیمە بتوانی من ئی واسڵا هێڵ باوەڕی ئی دیدگای نسبەت وە دیدگای فکریە دیدگای واسڵا
بینشیە نسبەت بە دانایی بتوانین من لە یەک جیا تەشخیص بین توانیم تەشخیص بین کە ئی سرودە لە کامی سەرچەوە لە سنەتێکی ئەبراهیمی وەگری وە کامێکی میراس گورانەکان میراس داناوەل کوردان تشتێکە ئی هینە یەکە قسە لە مەسەڵە متەسۆفە وەسەڵ هەفتوانەیە ڕاستەوخۆ یا مستەقیم تابێ ئەو دیدگایەکە کە خوا لە طریق وەسەڵە مەلائک و یە پێغەمبەرێک هەنێرینین بەڵکە بەخش تەسەوفی کە عرفان و تەسەوف ئەسلامن کە لەو سنەتێکە کە یانە لە زەمان سەفۆیە کە پادشاهی سەفۆی لەو باوەڕە بینە کە ئەو تەریقەتێکە کە هەر کامیان ذات عەلی لە وجودیان حلول کردووە تەجەلی کردووە یە خۆی کەسێکی وەسڵا فیلسۆفیکە لە دنیای لە خوارەکە دنیای شیعەوە پێ افتخارکەن مەلا سەدرە لە ئەو فکرم بەسێ کەفتەنە و سەدەی 11 قەمەری سەرهەڵداواز کرد لەو باوەڕە بیە کە ئەو زاتخواییە جوور نور وارد بەتەنە جەسێ ئینسانەکان بوتن و هێستا کە ئەو میراس سەفەویە وەل سێل هاتێ لەو زەمانەکە سێل ساختار کۆمەڵایەتیەکە جوورە بێ کە سێل وەسەڵا سەروەر بین کۆمەلگاکە لە واحدگەلێکی کۆمەڵایەتی سیاسی و سەرپەرشی یا گەورەی یا چاویشم سمبول مذهبی جور سمبولێکی مذهبی لە دەور سێل کەڵان هەڵبەتە نەگەشت سەید جامین و ئەو حقوقش داشتن هەم ئەڕان احترام قائل بین لە ئەو دەورە و ئێستاکە ئی میراس هەفتوانەیە لەو وە سەرچۆوە گروە ڕان ناسین ئی جەمیەتە باید لەو وە شروع کرد یەکە بتوانی من کە وەرجێک بچینە ناو باس هەفتوانەیە لە باوە هەیەر جوور لەقێک لە ئەو جەمیەتێ متەسۆفە جوورەوەی کە ئێستا مەسەڵەن وە 11 خانەدان خۆیان ناسن وە ژێر شاخەل فرەترێک دێن وە جەمیەتێک لە خۆت بەشیە واسڵا جز مەخسوسەن لە هین شاهە یاسین لەو ئالی قەڵەندەریە وابەستە وە خۆیان زانن جەمیەتێک دەوریشی و عرفانی کە گویا ئەوانە بڕستنە مەرحەڵەیە حەقیقەت سەروە مەسەڵەن خانەدان ئالی قەڵەندەری یا شاهە یاسی بسپارن واسڵا و بانە ناو ئەو بانە ڕەدیف خانەدانیە لە حەقیقەت کە هیچ تاریفێک نێرێتن واسڵا شتێکی من دەراوردیەکەی ئاست حەقیقەتەکەی هینەش واسڵا شەریعەت تەریقەت نازانم چاپیش معرفەت حەقیقەت چوار مەرحەڵەیەکە کە متەسۆفۆ پێ باوەڕ دەرێتن و هیچ معنایەک نێرێتن لە جیهان بینی داناوەل کوردانە وێستا کە ئیمە بزانی من ڕەخاتیە من هینەکە ڕوشن وەکوم ڕائیوێ ئەزیز کە مەوزوعەکە کە داناوەل گوران وەگەرد موجزەیە سەرکار نیاشنە وەگەرد یەیەکی ئی حلول زات و نەزانم تەجەلی زات و دەوەرانیەت زاتە سەرۆکار نیاشنەیە ئیمڕۆژ من وەخۆشیوە نوسخەیەک لە حەق الحەقایق یا شانامەی حەقیقەت حاج نێمەتوڵا جێهوناواتی یا مکری ڕەسێت دەسم باوک نورەلی ئەلاهی شۆوەکی 5-6 ساعت خەریکم و یە نووسراوەیەک لەسەر ڕۆژی لە ناوێ دراوردم یە چەند سەفەیەک خستمەنە و لاپەڕێ یارستان لە فەیسبوک ئێستا کە لەورە وەڕوشنی دەرکەفێتن کە حاج نێمەت ئی دەورانە لە کەسێرێک ژنەفتێ لە کەڵام زانگەل گوران چون باوکێ ئەو جێرێک نور ئەلایی خۆی هاوردێ سۆ فکرم بەسێ لە ئاسار الحەق لە شوێنێک وەداخۆ من شمارێ سەفەکەی نازانم لە کوریا داشتم وەلی خۆ هاوردێ سۆ کە من
لدوره منالية باوكم هاول باوكم چیم نسن رمال دوستك باوكم که او دوست باوكم مهين داشته کلام لمالن بیس دفتری کلام لمالن به ای جور دیا چون خوی حمله برانه هلا قاوردس نور علی دای حمله آثار الحق هین دفتری کلام گشت دستکاری شده سو معتبر نین تنیا نسخه که معتبره دستنویس سی احمد گویا یکی مسند نشینی شاه یاسیل بود و یه که وی معنی است که او دورانه هین نیاشتسن حاج نعمت اجازه نیاشته رونیسی که یا یک دفتری گو قرض نیانسته که و خاطراتیت و یا گوینو سال 1855 بین 1855 تا 58 که لمنطقه لناو مردمان لناو گورانکانه واسرا گردتن شارو که 3 یا 4 کتابخانه هست و لمجموع یا هر کامی 20 جلد کتاب واسرا کتابخانه که ایمو دفتر ناسیمه و ناسیال ترین سرانجام یا 4 ملکه سرانجام یا 4 ملکه یسا که وقت تماشای امروز تماشای او هین شیرگل حاج نعمت کردم در کفت ای انسان جنفتیسن دورانکان درست هاوردیس و دوره بالیل باو سرهنگ باو خوشین باو ناوس و سلطان ساق و دیل سلطان ساق و رسنت ابراهیم یا شاه ابراهیم باو یار هین ناکه گویا خوی هین اکتره واصلا داستان اکتره که یا نظر داشتنسن چون یا قطع شیریش دیریتن حاج نعمت که بتوانیتن حج یا کعبه واصلا الحقل لیشونه بوده که ایسا قوس و زیارتگاه سلطان لیلی دانا نسن سلطان ساق لیلی دانا که لجی او چه بودن ابراهیم دابنرید یعنی سلطان ساق هستاون نکریتن در واقع نظر داشتنس که این میراسه و ترکلی هل برزنجو و سر دامرزنن و یو بانه لنو واصلا لری ابراهیم و یا شاه ابراهیم کرسی محمد و بکنه میراث هفتوانگل و گرد دنیای اسلام و گرد جهان اسلام قاطی بکن و یسا که خود حاج نعمت هل دوران واصلا او تاریخ که لنو کتاب الاسلامی هاتی سن و تاریخ ادیان مناتمان سامی ناسیتن هلو و شروکتن و تریته که لامام ولو با تریته باليلو كذات علي حالا هاتس جسم باليلو بعد يواش واش لبابا سلام وبابا ناوسو بابا خوشين وبابا ناوسو سلطان ساق وتريد سرد دركت وبعد تريد شابرايمي بعد از اوت اي باس واصلا شاملمانی تريد وروا که شاملمانی که ای جمعیت که متصوفه خویان بخش او دنیای شاملمانی ناسن وصلا یا یک توجیه گوری و زادداری کسکان خویان و او دورانیت ذات توجیه کن یا توضیح کن باشن یسا که ایمه یه بزنیم زنیمون کیانا پیشینه وگرد پیشینه گورانا دو پیشینه جیاوازا یکی نیه ای پیشینه تاریخی یکی نیه حجتکی یکی نیه و با وحیریش باید لئی زاویه و سنجیه رایق حالی بود من چمسه او متافوری لی من ناچمنا و جزیات بخاطر وقت ويدو كفرة تولانين وتن بري عزيزيل كالشنهين كان شكايات كان لدس تولاني بين ويدو كان شكات مشان شكات كرا وحقيش الراسية مثلا إما وقت تماشى دوري هين كيمن بالول كيمن بالول مثلا خود أو البته إي هنا إي كلامه إي بن كلامه اوز بیسو اوزیش لیلی حالی بینا اوات یاران ایما دیوانی اوات یاران یا وگرد یاران یا بعد ایجو بیاتا که ایما و دیوان ساویان قدم حال گرنسن و دیوان تشکیل دانا که یه و دیوانه نوسیاس مثلا لنا نوسرا وکان دکتر بورکی
که ترجمه که چه هوا کردن بعد و دوستی نو هاورد نسوی که اوقات یاران ایمه دیوانین یا اوقات آمیان ایمه دیوانین اصلا دوستی نسخه لیلی نولی لواقع یسه که وقت یاران دیوان تشکیل دان ازن چنین مگیلین یکی شاران تا زنده کریم آین کردان که یه خوی رسنتن که تو وقت شارکان گردی بتوانید داناکان جمع که یه سنتی که داناوال گورانه داناکان جمع بکیتن و دانا قصه بکیتن و بتوانیدن دست نشان که کیش شاو شایسته کام شونه کلت خدمت یا کومالگا بعد ایمه تماشا که یه خوی معلومه وگر دانایی سرکار داشتن تیتن لدوره باو سرهنگ که هین کتن باو سرهنگ چوتن چیتکتر لیره باید روشنو که واسه که تا دوره سلطان ساکه و هین یلتین سیلی شیعن و اصلا شاخه شیعن تا ای دوران همیشه وگرد بش سنی کرد سر و کار داشتنسن یا باید کنه تاکید کرد لبانه که و همیشه ای هلسانیل ای جمشتیل ای سرحالدانیل لناو کردیل بیا و دو بشیش به همیشه دستور گورانکان دستور بینست پیشگام بینست را یک خستن مال کرد و همیشه طرف یعنی باش سنی بیاسن یا اهل سنت بینسن که یه خوی رسنتن باو سرهنگ مثلا وگرد دودانیل باو سرهنگ باو ناوس وگرد سرگتیل ماشک باو خوشین وگرد ملافقی و هنیل سنیل رجاوه و تماشاکی تعطیل دوره سلطان که 72 بارگه تشکیل دن گورانکان و یریتن هر وجدن که بچتن مگر کسی که شایسته شایه پیا بکن چون وگرد جمعیت سنی یا ایل جاف لبرزنجه و اصلا شخل که کسکلی که دیاری آنه مهمیانه دانشن را یک گردن که بتوانن مقام شاهی قبول بکن و بتوانن لدیوان بشتر بن و مال کرد ریگ بخن یا و قریخوان یکسر کرد و کردستان یکسر کنن و تماشای که من دوره باوسان هر وجه لخدمت تان ارز کنم ای سروده لعوضی کرنس ای تاریخ لبین بردنس که بیمان و دعوای ملک دو قوان ایمه دروشان آشان ملاحان دوریشان آشان ملاحان تماشا که یه انصفا مزخرفه کرنسن ایهینه که یه درسته که دوریشانی یعنی فیلسوفه زمان خویان بیند و فیلسوفه لیک بینسن و اوانیش ملاغل عادی و اصلا بانگ درویانه نمینه کسی لیک بینه که سرچوکه دانایی لناو باش سنی بینه لناو جمعیت جاف بینسن و یه چیشتکان که چینست دوره بحث بکن که بتوانن هنا كان بوستا كان مقام ناو ديوانه كهين سركدايتي باش بكن وبتوانن بيعو بس بكن او لو ويدوا لخدمتان ارز كلام لازم بيعو بس ده هيني كي نيسراوي كي كسي كوناو دكتور قادري و اشاره و بريك نيسراوي دكتور ميديكاكي ويسكي ريشكي چطور دوران سومریکان که هر وجه که دکتر سوران هم رش اشاره که دکتر مدیکاکی اشاره که و هر وجه که چه او دکتر هیرش قادری لا او مقاله که من بشکی لجه که لسردرکه ترازو بی او خواندمو که یعنی رسنتن که لدوران باستانه ریشه دیریتن ای تفکر بیا و بس یا واسرا گره بس کوملایتی یا سوشال کنترکت و قول انگلیسی که لکن سده 15 اروپایی 16 اروپایی سر حال دیتن ای باوتا که خود هزار سال و جدید نو کردکان باو بیا و ایسا که تماشای که من ای باو سر هنچ هر مبنای هینه که بحث و گفتگو و گرد داناغل کرده لاینگل کرده تیتو دوره با خوشین و دا خواه یعنی فکرم رسیدن هر حاج نعمت مکری تا هینه کردو کردیکان کردو تا فارسی چونی فارسی زمان او زمان نیه و پای او شیریل یک چون لدوره با خوشینه که تقریبا بوتا هاو دوره فردوسی و هاو دوره او فارسی که لواصله لنو
لو ناو او مردمانی که خراسان و شتکی امروش و افغانستان ناسنه لفارسی دری او موقع باو بیسن ما ای فارسی امروش خاص هین نو یسن و اصلا پرنسان دیسن جی نکفت دیسن و یسه که ای فارسی ناتوان هینو دورانه بود با خوشین فقی هر این ملا فقیه بیا ما و از هم و با هم از هم ما ایم حالا یه آوازی کنه که منظور است که تو بو ایمیم نو تویش باید هبیم نه ایما قپان باوریم مردان بازماییم هر کدام وزین تر است او رهنماییم که بایم قپان به هر قپانی که کل او نوسراوی قادریه دکتر قادریه شرف کنیم میزان ترازوی باریم بسنجیم کی وزینتره کی قرستره کی قصه کی خاصره کی راهلا کی درستره او بکیم راهنما و اسرائیل او بکیم راهنما ل او شون که کار کرد لو شون که قرار بر پرسایتی بور بینی با خوشین دواره ل هینی کلا بنکتره بیا ما و تو از هم نرنجیم یه چه هم روی فقیه قپان باوریم مردان بسنجیم هر کدام وزین تره او را گنجیم یا که لیری چه قپان باریم بسنجیم مردان لیر درست نیه مردان باید به فارسیه که مردان ره مردان نیستانا که هر کدام وزین تریم او را گنجیم که او شخص بوده گنجی که باقی من لیلی این بکیمن کانه و اصلا گنج در آوردن لیلی یعنی لیلی کلگوار بینیم لدانایی لرانمایی لراهلکانی چه استفاده بکیمن چراغ ور پای خومان بعد کاکر ردای چه هیه سروده دیری کاکر ردا منو فقی بیا با هم نرنجیم یه با از هم نرنجیم درسته صاحب 7 و 8 و 4 و 5 قپان باوریم مردان بسنجیم هر کدام سنگین سریم او کوی گنجیم یه دواره هروین با خوشی نوشیتم تایلیره هر کامان سنگین سریم یا او که تیمور و سرسلطان میشته کسی که چشتک راحلک دیریتن فکریک دیریت توریک دیریتن و قول علم یکان علمان یکان که بتوانیتن او بکیم گنج و اصلا فکری خومان کان گنج فکری ایسا تماشا کم دوره بابا ناوس و داخویش هم اوزی کنه که بزاوا و ازن قدرت بزاوا دوستی جوات نسا ارچندی چاوا پیشان قصری باتنت بشکاوه چند بکنو هفت بساوه لشونه کنه شش بعد بلان شیرتان به وینه سراو ای کنس سراو تمام قافی و گشتی لیک دان ماست و کرو دو پنیر داوا موجزن پرین مهمان زیاو لیره تشبیه کتن ای زاین که بتوانید ای گفتگوها برسیس شونک جور مثلا تشبیه کته حاملگی یا بارداری بزنه که بتوانید بزایتن و ای 6 کلی یا 7 کلی یا هرچی باردتن که بتوانید یعنی شیر بیان جور سرا و ای شیر یعنی چه بتوانید ماسو کرو دو چه لیلی ایجاد بکرید اراکی ارام میوانه کن اراکو ملگا یسه که یه تشبیه یه متافوره که هدفکیان لیلی و وسیله ای متافور وطن دست هین اکتره بن اکتر هر با منوزوشه چه برزماوه از ناو سنانی جه برزماوه زیلو زوانم تاشه و ناوا آسیاوم نیاوا چی تاشوکاوا هر کس بهار رو بلاو بیاوا هر کس نهار رو بلاو نیاوا خب فردا موینی روش البته یه هین تره هین خشتک تره یه لیر منظور اوسه کیمه لقی هین لئی برزماوا لئی نوعی جمعیت ای چودارگل کوملگا چه دایم آسیا و نایم نسو آسیا و چه بکتن که بایتن مردم داناور باراسیا و خویان بهارن هر کس باراسیا و خوی هرد هر کس بهار رو بلاو بیا و هر کس هرد هر که قانه کننده بی دانایی که جمع قانه کرد کالاکان فروشت داناور جمع کالا ناسل جمع خطوانتن باید و خیرات و هر کس چکرد هر کس نهار رو
بلاو نەیەوە خۆ هەر کەسی شتێک نایشتوە ڕاهەڕین بارێک نایشتوە ڕاهەڕین لێ ئاسیا و جەما لە هینێکتر جەم وشە ئاسیاوان لێ ئاسیا و جەمە شتێک نایشتوە ڕاهەڕین بچوتن دی نایتوە دی تەنیا ئەوانەیە کە توانن چا بکەن توانایی ڕابەری توانایی مدیریەت یا کاکایی یا پیری کۆمەلگا دەرن بەشدار بوون لە دیوانە ئیمە تێمنۆخۆ لەشون دەورە واسەڵا بابە ناوستی دەورە هەفتا و دووبارگە و واسەڵا سولتان سەحاک و قسەرێ هەفتم و هەشتم قەمەریە یەک لێرە تیاج نییە من بچمە واسەڵا ناو جوزیاتەوە خاتر وەختەکە کە گشت فرەکەس لێی دۆرانە هەرچەند وەحاڵە وە دینسازی ناوە لێ بەور خۆم ئەندازەی کافی لە ویدۆکانە لە نووسراوەکان چی مەسە سەرێ کە هیچ تەمام مەبنای هینەکان دانایی و دانەکان و باسەڵا گفت و گووە و هامدڵی و هام سەری و هام گامی و وەرە و هاممەلیوە یانە خۆیان مەرحەڵەکان و ئەندازەی کافی من لەسەر باسەڵا شیکاری کرد مەسن ئەو من ناچم وەسەر تێمە دەورەی شێخەمی شەکێ لە جەمەکانە شمشیر ئەلماس هین بکرێتن واسەڵا زاخە و بیرێت هەر کەس مایەیەک دیرێتن باەن بکەیتە چا بکەیتە ئەنێژی بکەیتە واسەڵا گەرمای ئیجەمە کە بتوانێتن شمشێر تێشتری شمشێر خاستری لە ئەلماس بەرهەم بارێتن کە بتوانێتن نەزانی و تاریکی وە پێ بڕێتن و کۆمەلگا بکەفتە ئاسوودەی و ئارامش و باسەڵا سەروە خۆیان مدیریەت خۆیان بوونە دەستوە وە هەوەی جوورەیچە تیمەنوچم لە دەورەی نەوروزە ئەویش داوەکەتن داناوێت بانچە بکەن دەباخی بکەن کە بتوانن ئەو فکر خۆیانە وە جوور لە تەشبیهکێتە پوستێک کە بتوای شکارێک کوردیت پوستی بکەنیتن بایتن چوارچووی بیتن هەڵێ بخەیتن گوشتەکەی بکەنیت و خۆی بکەی خوراسە بتوانیتن بکەیتە یەک کاڵایك کە بیشیتە من ئی کاڵا دێرم ئی پوسە خۆشیە کرد مەسەن فەرمانی ئی قیمەتە ئێستا ئی تەشبیه دانایە وەی وەسیلەی متافۆریە توانیتن لە چەند متافۆر استفادە کردن من تەنیا هەر یانە جۆر نمونە تێرمەوە کە بتوانێتن چا بکەیت بتوانێتن یە بڕستنێتن کە داناوێل گوران داناوێل کوردان لە ناو گورانە چەکەن وەگەر دانایی سەر و کارداشتنەسن نە وەگەر مۆجزێ نە وەگەر وەشون کەسێکی واسڕە لە جێک نەنووساوە کە بچوتن پەرهیزکار بینێتەوە خوا پەرست بینێتەوە واسڕە کەسێک بینێتەوە کە ڕاضەکەی تەمام تازە تەمام کرد و یا کەسێکە سوول فرە گەورە بوتن یا کەسێکە فرە نەزر و نیاز کرد بەڵکە دانا باید وەشون دانایە وەشون کەسێکە نییە کە عەشیرە داشت وەشون کەسێکە نییە کە ئەنوان سەی داشت و ئەنوان شێخ بەڵکە دانا کەسێکە خاون کانە چەس گەوهەرە کەسێکە وەقەڵ هینەکە باڵاجووە کە سەراوە کە توانێت چە بکێتن دانایی وەروە بێتە جاری بکێتە ناو کۆمەڵگەوە بتوانین گوڵسان بارێتن و هینێکتر متافۆرێکتر کە نەوروز استفادەکە هەروە سەید سەدەفە کە بتوانیتن سەدەف هین بکەیتن مروارریەکەی جیاوە بکە کەسێکە سەدەفگیری کردی لە خەرمان یاریە بتوانێتن ئەو سەدەفە بارێتن مروارریەکەی جیاوە بکەتن و هەجرەی گەوهەرە لێ دروست بکە وردی بکە هەجرەی گەوهەرەکەی بارێتە ناو جەم بێتە قیمەت بنێتە وەردەست گەوهەر شناسکن گەوهەر سەنگن ئێ تماشاکەیتن لە هەدە دەوران بار لە سەدەی دوێم واسەڵا کوچی یا قەمەری تا تێمنوە نەوروز و تەیمور کەفنە 150 نزیک 150 ساڵ لێوەر تماشاکەی من تەمام یەکسەر چە بوتن یەکسەر وەگەر داناییە سەر و کارداشتنەسن ئێستا حاڵا هەفتوانەیە ئەو جورێکە من کڵامەکانی هاوردمە لەوی دووە لە نووسریاوە باسە لێکردمە یانە مشەخەسە هاتنەسن وەکو تەشکیل ڕێکخراوێکی ژیرمەجموعە پێوەست بینەسە دەم و دەستگای یاری گورانەکانەوە وە کەسێکیان خۆیان هەڵێوژانە سیمامەت کردنەسە گەورە سوار خۆیان یا ئەرەوجێ کەڵامەکان ویشن ڕاوبت بین یەکینەکان هەفتوانە
وەگەردە چە دیوانە وەگەر سەرکردایەتی یانە گشتە کڵامەکانی من هاورد مەستوە کە لەورە سەیمامەد بووتە ڕابدە ئیسا من دو نسخە لە ئی کڵاموێر بچمە سەر باسەکەیە ئەو دیوانە یا ئەو سەرنجامە باوهێر و یارانە بتوانی من بزانی من یانە لە چە قسەکردنە ئایا چنوە لای متەسۆفە یا لای گورانەکان بینین و دانایی لە ناو جەمەکانیانە مهمە یا یەک مۆجزە و زات البته ذاتیش هینێکی بکەم لە ئێرە و ئەسراقم تەوزیکی هێندەوە ذات لە ناو دەفتەرەکان ذات و معنای واسڵا بەرهەمێکی فکری و تەجربیە مثلا هەلێ لە زوان کوردی چەوشە ذات یا ناوە ناوزکم نەماوەسە یا ذاتم نییە جورئەت ناکەم وەکو هێزێک وەکو قدرەتێکی وجودی ذات لەلی ناو بردێتن کە هەم لە نەزە وەسڵا تەجربی کە ئی ذاتە لە تی زەمانە جیان بوتن ئی شخصە لەگەرد هەڵس بنیش وەگەرد کۆمەلگایە بوتە خاوەنە وەسڵا کەیفیەتێکی فکری تەجربی یا کردەوەی کە بتوانێتن وەرە و سەربەخۆیی ئەمەڵکردێکی سەربەخۆ داشتوت و بتوانێتن باتنێکی پڕ داشتوتن کە بتوانێت زاهری کۆنترۆل بکەیتن و کەسێکی خێرمەند بوت ئەڕا کۆمەلگا و ذاتیش لە ئی تعریفێک متەسۆفە بەنێکار ذات وەکو کەیفیەتێکی واسڵا مۆجزەی کە هەرەوتێکە لە ئەوەڵ قسەکانم ئەرز کردم کە لەلایەن ئەو قدرەت بانسەروە ئی کەیفیەتە کە ئی بەشێک لە ئەو واسڵا لە ئەو کەیفیەت دانایی ئەو خاڵقەسە لە تەریق واسڵا مەلائکە یاچێ ڕا پێغەمبەر و ئومامان واسڵاتت و لە ئی تعریف متەسۆفە چە بکەیتن ئی ذاتە چە بکەیتن هەلول بکەیتن واسڵا لە تەی زەمانە لە ئی ڕوانگەوە لە ئەلی و هەمیشە شروکەن کە لە دەفتەرەکان واسڵا هینێک بەرداشت خراوی هین کردنە کرد لە دەورەی یاوە شروع بێسەوە یا خاونکار و بعد خاونکار ئەوە یەدەف و یە دەورە هەساویکەن یا و خاونکار یەدەف و دوو دەورە هەساوکەن کە لە دوڕ دەرهاتێس و دنیا دروست کردێس و هەر ئەو هین واسڵا ئەدیان ئەبراهیمی وە شێر وەتنسە کە من لە ویدو نووسراوە فرێکی مەسە سەری کە هاتێسوە تا لە ئەلی سەر هەڵدێتن کە بعد علی لعلی وارد واسلا ای بالیل تاهینه کن تا سلطان ساق ولی سلطان ساق وارد شابرایی میکن ل او هین حق الحقایق شانه حقیقتا که یعنی ترجمه ای کلامه یعنی ای شیریله که یعنی نوینان سکرام ترجمه لواقع او شیریله حاج نعمت السا یعنی مروش من متوجه بیم یعنی که ای هم که ابراهیم یسه نظرم ای حلول ذات و نظرم تجلی ذات و برگ لخانواده خوان و خاون سه ذات و چوار ذات زانن یعنی او دیدگاه یا او هیل باوری و سلام اسلام یسه ادیان ابراهیم یسه دو نسخه که من لدەسڕەسم بی لە ئینە نەوەت دو بەنان یەکی نسخەیە که لەناو کتاوێک وەناو فکرم ڕاستێ هینە لەناو کتاوەکە دێنم دەروازەیەک بۆ ڕاستی کە نووسەرێک وەناو سامی ڕەفعەت بەخشی نووساوەسە و یە ساڵ 2012 زاینی لە نووسا لە عێراق چاویە خۆ یا ئینەوە دوو بەنە هاتێەوە ئینەوە دوو بەنێکە لە ناو نووسراوەیەک کە گویاوە ئێتمام یاوە هەوڵ و تەقالای کەسێک وە ناو ڕووتافە با ناوەکە دروست بشم حوسێن ڕووتافی کە مەسنەد نشین واسڵا باوە هەیدیرە داوە لە کەسێک کردێسم و ناو سێ ئیمان خاموشی کە یە بنووسێتن ئی بەرهەم واسڵایی دەست نووسە حوسێن ڕووتافیە
که بتوانێتن داوا لێ دەکرێت کە بنووسێتەوە ئەوش نووساسم تا شمارە گوزاریەکەی نادروست کردێسن فکرم بەسە ڕاستێسە هەفتا و چوە چەند بەنی شمارە فقط چەند بەنێ و یە شمارە داناوە تەنیا تفاوتەکە من گشتێک بەن و بەن کۆتڕۆڵ نەکردم وەلی خۆ هەر شانسی چەند بەنێکم هینکردم بەراوردکردم هەر یەکیکن یە سەرچۆنی دوانە یەکیان لە ڕووی ئەواکە نیسە مەتای شکا هینێکی وجێ گومانە کە من نازانم لە ڕاستیەکە نسخەی ناو کتاو سامی ڕەفعەت بەخشیە و تێسن کەسێک بۆ ناو باوە ئەسعەد نووساسە و 1307 هجری نووساسە خۆ یە تقریبا بوتە 92 ساڵ وەرجێلیە کە دەرسوورەتێکە بە ئێرەکانی من لە هیچ سەرچۆیەک هینە نەی مەسن کەسە کە دەستنووسێک داشتوت و لە ئەو سەردەمەوە خود نورەلگەلایی ئشارەوە 73 نسخەی جوراوجور و قەولخۆی سەرنجام کێتن کە معتەبەرترین یعنی معتەبەرترین ئەو هینە سێ ئەحمەدە وە قەولخۆی خۆ یە من نازانم درستە یا درست نییە وەلی خۆ کەیفیەت هینەکانی هەر ئەو کەیفیەت وەسەڵە بەنەکان هەرە وەسە کرد لە ناو باقی گورووە لە هەفتوانەی خۆی نیشان دێتن و شخصی چەت ساڵە 1000 بە پایان ڕاستید 1389 سێ ئیمان خاموشی ڕێنووسە تەمام کردێسن خۆ ئێستا ئیمە ئێر بچینە سەر من ناچمە سەر بەنوە بەنێ چون چەند بەنێ جێ باسە کە هەم ئەو سێ ئیمانە هاوردێسوە هەمیش سامی ڕەفعەت هاوردێسوە کە باوە هەیە زاتە سەیمامەد گەورە سوار داشتیە و زاتە قولیش داشتیە قولی چەس سەریارانە ئەو یارانە قوڵتاسە ساویەکەن واسڵا زاتدار ئەوان هەساویەکەتن و سەیمامەتیش واسڵا وەهینە هەفتوانەیەکان زاتار هەفتوانەکان کە ئید و زاتە لە وجود باوە هەیەرە جەم بیوت و ئێستا کە هین دێتە ئێتبار دێتە ڕوژەی مەرنە و ڕوژەی قوڵتاس واسڵا لە وجود یە کەسە کە دەرسوێتێکی لە بنیادە خود سەیمامەد یا قولی هیچ معنی واسڵا موجزەیەکە هیچ زاتێک نوێنەیانە خۆ قولی وەگەر شەش کەسترە لە کەلامەکانێکە من هاوردمە مەسوێت لە ویدیۆیەکەوە هالە دەستڕەسە کە کەلامەکانی چاتەس قولی خۆی لە کەیفیەتە ویر و ڕای وەختە وەلیارانە وەگەردانە دیدارکە ویشە من شاد وە بیم وە ویر و ڕاتان این ویر و ڕای ئیوە وەرگیری کە لە فساد سەرکردەکان لە فاسد بین لە خۆی فروشتن لە وجدان فروشتن سەرکردەکان یعنی لە کەیفیەت دین و وەسڵا پەرهیزکاری و نازانم نەزر و نیاز و سوڵقەویەری و هیچ تعریفێک نێنێ بەڵکە لە ویر و ڕا قسەکەتن لە جیهانبینی قسەکەتن لە ئەلگوویەکی ئیجتیماعی قسەکەتن کە چەکێتن ئی ئەلگووە باعث بوتن کە یاران واسڵا وجدانیان دینیان ڕا دینار نەفروشن ڕا مادیات نەفروشن و ئەسڵەن ئی مەسئەلەی ڕوژی قەوڵ ئەسڵەن مەبنایەک نێرێتن هەر لە ئەو هین هاژنێمەتە سەرچۆوەکردی من ئیمڕۆ دێنم کاتنە سەر لای سوڵتان سەر ئەوەن لێرەوە هین کەن هەفتوانە لە شێخەل بەرزەنجە واسڵا لە ئەو دوون بەرزەنجەیانە تێرن لە مەڕنە و دەنیانە گژە ئەڵبەتە ڕوایەتێک تر دیرێتن هاژنێمەت وەلی یان گوڕەنسێ ئەو ڕوایەتە ڕوایەتن هاژنێمەت یەسەکە گشتی چلتەنان و هەفتەن و هەفتوانە و نازانم خولاسە ئاڵەمم جنوپەری و فریشتەکان گشتی لە ئەو مەڕنەوە جەم بن وەلی ئیان لێرە فقط تەنیا سێ دەوریش و لێ ڕوایەت یانە سێ دەوریش و ئەسڕای یەریتەن و سوتان ساواکەنکی گیرخۆنێنەوە مەڕەکە و مشتێک خوڵ وەشنێت و ئازادیان کردن و ئەو هین داستان و وەفر و یەخوە وەسڵا مرد نەسیسە لە ناویە سرودش لێرە لە ناویە بەنشێرە لێریچە هەست
او هاج نعمتی چاوردی است که یه لروی اوه گیری است و هیچ مبنایک نیست چون یه بحث دانایی لنوعی جمعیت و خود گورانه کان شرط داشتن را جمعیت که پیوست و پیان شورایی بن هر وی دلیل خود هفتوانه یکان دوان بونه و عنوان سنگومنگدار و دستیار یا دستگیر بونه مسئول یه واحد و اجرو بین حلقی ولیکا این کن تعهد دنی یک و عنوان چه کسی که مسئوله و کسی که ناظره که بتوانیتن قدرت نگنه نظارت داشت و کسی هر یه زید که پیر خوی پیر پادشاه که پیر مدیری که مدیر نهادی که ومل ناظر ومل نهاد پادشاهیه ومل مقام پادشاهیه که بزانیتن وروی آین یاری وروی او قانونی که تصویب بیسن و نو آین یاری او قانونی رعایت کردن و یه که این نظام است که قلی ستایشی که قلی فرفر نرخ و بایخه که ایانه یه الگو دیرن نو جامعه پیاده کن که چه کردن تکسری نامینیدن خودسری و اصلا و دیکتاتوریت نامینی و بوده شورایی و بریار و اصلا برپرسایتی جمعی ایسا من چند بانی کلی خوانم و برقص و باس لسری کم که بتوانی من بحثه که کوتاهی و بباری من بن 21 هاودسو یوسف کرمانج مرمو ذاتت بگردن هیدر مزانه ذاتت بگردن نه هر جامعه ویت آشکار کردن هفتن پری تو پناشان بردن و ویر میو چشار حلب گروی هفتنان تو کردی طلب پیره دستاور که ناساش ذاتت یکسر در و اوشان وات خب استاش و نعمت خرما و کوسریت ناسامن ذات خدای مطلقیت نزنم یعنی چی قانه بن که بتوانن ایجور سروده دی رفت بینه و اصلا او جهان بینی فلسفی داناور گورانه و یه تضاده که و یعنی نتوانست نسن وقتی لیس زمان حاج نعمت ویلا و یعنی وارد ای دنیای داناور گورانه بینن لیلی حالی نوینست و یعنی تلاش کنه او بیرو باور خویانه او باورگل خویانه که لدوران صفوی و هاورد نسه چپ کن بتوانه ای کلام گره لیلی لابون لیلی حیفمیل بکن دستکاری بکن و پیزیا بکن که بتوانن هینه بینمل سازگاری بکن و مل او باورگل خویانه ایسه ایمت هنیا واصلا کلامل رسنی کرامان منگسوا که بتوانیم گوران و دیدگاهیان و دنیای گوران بناسی من وانسه که دست یعنی درچین است و من 20 سال آخره خرید بیمزدی مثلا و خصم مثلا ورچو عزیزی که خوازیار دانایی و ایسه که یه دونی من و هنا ای جور مینه گشتن نه هستن این مسئله با حیدر باید کنید لکلیت متصافه لنو هفتوانیل بناسیت نسیم ناتون یان دست نشان بکن و هدفی چونیه هدف فهمی که کلیه لیانا که یه چوتو سر او هیل باوری چه مردمان سامیه و دینیل ابراهیمی که یه قدرت مطلق قیبی آسمانی سرچوی زانه حالا لیر مشکلی که متصافه دیرنه حالا لفریل شاخل و اصلا مسلک هل متصافه لیر ریاضت و عبادت رسن حدی که واصلا هین بکتن خوال وجودن تسخیر بکتن یا خوان علا واصلا لئیروان که متصافه
که بیشتر من که او شخص ناخداگاه جوره که حلاج بیشه انا الحق یعنی یه حلاج نیه واتس انا الحق یه خواسن که جسم واصلا کسی جور حلاج تسخیر کردو و لزوان لواصلا او امکانات بشری او را بیان منظور خو استفاده کرد یعنی لدم او استفاده کردو که بیشه من انا الحق من حق ولی یه انسان ناتوانی بیشه من واصلا حق لمعنی واصلا چه ذات خواهی که من خوام حق و یا و معنی کتر را خواه حق و یه که یه لیره که ایمه ای ذات بگردن چطور سر او که لقیب و با هرچه بیود ذات بید که سر روشن و بودن لولاوشن ذات قلی و هین سیمامد لوجودی بید لولاوشن هین پیر بنیامین لولاوشن چه هین سلطان سال یعنی خویانی سر خویان شیوه خلاصه ای انسانه ذات کی حال وجوده خو قلی و هین قلی و سیمامد و انسانیتی بینستن که حتی لو روانگه خویانی چوا جز هفتوانه بینست لیلیچ بنیامین جز هفتن بیا و سلطان جز واصلا دست پادشاه له خو ایانه چی توانیتن یعنی قاطی واتی بکیتن اخا تو نباید کنی لیه شون و منظوره کد رو شون بکی که منظوره چه را بقی هینا کنی شوی جلسته گروه دیانوی جلسته خاموش زاد داشته سی براکس زاد داشته سو ندارم سی فرزی زاد داشته سو چو شیخ امیر واز کرده یعنی او دیدگاه المتصوفه هاوردن نستن که لزمان سی فرزی لزمان سی خاموش لزمان سی براکه هیچ نقوم یا خویان هر او سنت با کریه که کرد بوده کانگدار کانگ نشین باوک هر او سنت هاورده هیچ سنت یاری که هیچ سنت بحث و گفتگوی لناو ایانه نویه سر وجوری که چوا پیشن که وگرد سی روسما حاج نازنم که سنه وکه لزوانم پری وگرد سی برا که ملاقات که نازنم گوبینو مسند واسرا وراستی لسردم خوی لسد 50 سال وجدی قصه کردن یسه که ایانه یا حتی ما نوشترا وکان یسه که سیکان حتی لی آخری ارکان جارانیش فرق یا یک مسلک هلی که متصوفه که لری ریاضت و مرشدیان حلوجیا کسی بی که نشان دیر یا مرشده که واقعا کیفیت دیریتن توانیتن مقام ارشادی یا یک ارشادی حالبانا لی آخری یعنی نسل سلویلی که موروسی که دی و او هینو نمن باوک مرد کرجی گرد حالا هر کیفیت یک داشتن آیا توانایی ارشاد را واسرا نشان دهین ری را سیر سلوک را سالکان دیریان نیریتن تنیا و اعتبار اوی که کرباوکیه این بیز بوده جینشین ولی نو سیری چرو جیبزه یعنی سنت یاری کردن یاری وی معنی که بان بحث و گفتگوی گلیر بخانه رو بتوان یاری لکوملگاه هین بکن باو بکن و قول دفتر چراغ یاری روشن کن همچین مسئله یک نویه تنیا و بیسه که باو چه کرد جی باو گدیسو ولی نو چوار شاخیان که آتش بگیکان شاهیس یکان قلندری و زنور یکان که ایلی آخری و باوهه که لی آخریه لی معلومش نیست لی چو ساله که یعنی گشته شهیم کردنسن و برای نیوسراوه هست که گشتن لسردم خان آتش و اصلا خان الماس سراردانه کفتن او قرن 12 قمری و یه که این دوران یعنی شاخری کن که لالحق صفوی جوابی نسن و یواش یواش این میراث گورانکانه که کفیت ورسه بنمال سی ابوالوفا لزمان سی شمزین هیدری و یعنی او هینی که او تعداد
جلد کتاوی که گوبینیم لیلی قصه که لنهو بن و داخوا و پارو پورا که او جعلیات و نازنم و دستکاریه ناو کتاوی گو ناو دیوانه گوره هیچ نسو تمام هر دوره گیت سیچوار سرو دستن که کیفیت که لدست دانستن واسه که یه دلت مل بشریت دانستن ایانا هم وقت هست هین کتن چو تناو فکریانه چل بین برنو خاطر ایچ تیلا ای باور الخوانه جی بکن و یک سازگاری بکن و ای باور الخوانه هم هرسی تبان اصلا دی هیچ مرزی نناستن و هرچی دادن باید بیوشیتن بعض موقع رسیت حد جنون نگاه یک من رسم حد جنون وقت دیونم چل بین بردن یعنی چل بین بردنس یعنی دنیای علم و زانست و هین لبین بردنسن فلسفه خب بند 28 یوسف کرمانج دواره وشتن هیدر کالاچم استاد دانا هیدر کالاچم خودم توانی ببی زیادو کم پوکچ دیدم خو کردنش رم تو بیت کاک سلمان نسر کانیو چم الان نازم کاک سلمان کاک سلمان کی کاک منظور علی بگی منظور کی بود سناوت مکرد و آو زمزم و تو وات من پیره نرگس چم دیر منظور پیره نرگس چم که بنیامین و تو من وات پیره نرگس چم قایم گرد من دامانت نجم آرو نی تکیه و خوش صدایی دوستان کردی جم نجلوی شاهی هفتوان چنی چلتنه چه دیوان و تو خلاتشان سنه که یه هین هاتود که معنی برای که چلتن و چل و اصلا هفتن و هفتوان و یعنی هین یه که جمعی که سردم سده هفتم و هشتم و منظوری واسه که ساق بودن دیره لورا پیر نرگس چما لیبنه هم پیر نرگس چما همی ساق خو یه دو مقام جوازن اصلا خو هل او لو روانگی و اصلا تصوفی چه شخص توانی یه ذات و اصلا ذات علی یا هرچی که ذات علا یا خوا یا او قدر لا یزاله یک بایدن جسه و جسه اوز بودن ولی لله متصوفی لنو ای هفتوانی له و باوش جنبن اصلا هیچ منطقی که حتی لو چوارچی و روانگی تصوفی چه هیچ منطقی که را توضیح نیه ولی انا من نازنم چو او قرار روشن فکر دینی ارکان دینی روشن فکر داشته کسی که واسه سرشته دانی نه نبیش یه مسخره است اخی می چی باید کنی قبول بکی من او هین متصوفه واسه لیری ریاضت و فلان یعنی قبل رسیت مرحله مرشدی که جگیر ذات علی واصله انا رسیت مرحله انا الحق واصله کیفیت یا توانایی یا جی باور ارشاد سالکل داشتود ولی لیان و بندست و ذات نهین بید یه چیز تواسنسن او تشکیلات واصله دوران سلطان ساکه yani سنان نویس و کوانه چوچن که گشتن هین بکن و وسیله ایزاد ذاته خوان بچسب نقای او بخنا او عظمته ben بیسنو که باهر هوشته گروه قوالتاس ویم ایجاد کرد گروه قوالتاس پری زمافتی یاران و اخلاص و یخ و وفری شهید بین و راست اصلا شاخ دیدی که یعنی چی خوین باوره دیدن که من ایجادم کرد گروه قوالتاس که قوالتاس مثلا رای چه بی شهید بین و وفر بین
را شهید بین ای شهید بین یعنی چه رتی وگر دینه دیردن آیا گناه کردین که اوه جزای بودن اخه را مثلا شهید بین اصلا شهید چه معنی دیری لی مکتبه ویم ایجاد کرد گروه قوت را چه ایجاد کردی تو هستی پریز زمافته چه یاران و اخلاص که چپ کردن گروه که آزمایشی بود را یاران اخلاص خو یعنی خطاین چه بی شهید بین خو یعنی ایرکان را آزمایش یاران که هر یاری گو اخلاص بود پاک بودن خو یعنی خو پاک بینستن گناهین چه بی راش باید شهید بین ای آزمایش چه بی یعنی دانوه خو تازه لو روایتی که لباقی هینه کان هست لباقی دیوانه کان هست دواره صحاب داو هنیری تو زنیان و کوتری تو دیوان او دیوان و او هینه او جریان و اصطلاح بیاو بس لشون اوه این کریتن لشون زن و بینیان اتفاق کفه خو لیره يجي معلومة كده هي جاري چين سريانو ben 33 baba daniyar meremu qavalta senen ruçeman çe eşq qavalta senen mirdan qavaltas yar ve khasanen heyderman quli şay bi kasanen خو قلی شانویه هیدرمان قلی شای بکسان خو استه هیدر و شاه ساوتی خو قلی شانویه سن هر وی واصلا ترتیبات خوتان و لی روانگه خوتان و نه سیمامت شابیز نه قلی شابیز هفرز که من کو سرپرشت واصلا هینی سرپرشت گروهی کش بیود و قال خوتان را آزمایشش بیود خو یعنی مردنه خو روچه من چه عشق قوالتاسن خود فرض کن تو روچه چه عشق قوالتاسن آیا تو سندی گیرید که نیشان بید که خود قوالتاسگان خویان این روچه گردوان خود ادیان اکتر محمد نزنم او مرسومات هجو نزنم امره و پیوشن چا پیوشن اوانه خوی انجام دا یا او یهوکان پادشاه و نازنم موسویانه و کاریلگه که لطوراتات خوین انجام دانه خود تو ای روژه که گویا مرنوی قوالتاس کسیگ یا کسانیگ لئیز دوره خویانه لئو دوره که ایانه دامرزی ها سنت هست که کسی گردوته وقت نکه ساوم مکه که این روشه ایرکانه روشه و اصلا مرنویه یا قوالتاسیه لو موقع باو بیود آیا ارای لو موقع اجران نویه سن کفت باتا مرسوم بیه خب این حاج نعمت آورده است و این روش من لو نیست رو آورده بسن که این نور علی علیه باشن لآثار الحق جدیک آورده است و که هنگل سرنجام القدیم اصلا باسک لجزئیات نظر و نیاز و روژه نکریه است وقتی هست هر روژه بگرن یا نیاز بکن که در صورتی که جون نمیسن لسردم 150 سال جریه لسردم گوبینو که بوده سردم نوروز و تیموریش که برای که لمردم روشه گرده برای که نگرده برای که وسیعی نظر داده برای که اصلا خواهی که کابره کرده سا مامور نظر داده یسا که چیتکان فربی سرطان یعنی نه ایتانیایه بلکه تمام آثار گل هفتوانه یل هیچینیک نیره خود تو روژه لأدیان اکتر لأوزاوی و اصلا انتولوژی دینی و تماشب کی تو نماز که روژه گرید ندم چی تا پای دیوار سردقه که فلان کید لرابطه و گرد و اصلا آخرت معنی پیا کدن که تو گناه کردیتن نماز که بخشیتن یا یک اعتقاد و داشتید بر مبنای او دکترین که قدرت الله ذالک تو خلق کرده این دنیا را خود جیان آسانیت خلق کرده و تو مدیونیتن چه بکیتن عبادتی بکیت تشکر لی بکیتن قیرزانی لی بکیتن ولی خود لیره تو روژه
چه ربطی وەگەر معنەویەت دینی تدەێت خۆ فەرزکەی من فلانە کەس وەتوتن پیر دەستەوەر ناوی بنی سەهاگ ناوی بنی حکە وەتوتن خۆ نەبا ئی باوەمەردکەی کە وەتکەسێ خۆی ئەڕا سەرکار بیشتە ڕا ئی جەمیەت پەیرە و نازانم مریدێ بیشتن که این کیفیت معنوی گردن یعنی گردن ای روژه چست و مجازات نگردنی چست خود تو لولا وشید اعتقاد تناسخ دیری لیره عبادت کانت هیچ ربطی ولو تناسخ پیاناک البته تناسخ غلطه که دورانیت ذات تناسخ لمعنی واصلا کاستیل هندویسم یا جنگلی که لدین جوراجور که واسه که خواربان کتن وروی کارما وروی او توشه عمل کرده یا هین کتن خواربان کتن او واصلا روح یا چوت یک کاست خوارتر گناه این فرق کردیتن یا چون خاص کرده بی چوت این یه باند اولی تو دیره هیچ کام در سئولداریت نزد نیاز کردن واسه چند نوبت نزد نیاز بیان نکید رجوع بری یا نگری هیچ ربطی وگرد واسه دکترین باورکت نیه هیچ ربطی وگرد او دورانیت ذات نیریده و قولی که خودن 1001 ذات انسان کان واسه دورانیت یا روح پیا که دواره ذاته که یا روحه که معلوم نیه کامیانی چه لفرج هر كان وياك ولا فرج جوازي خريته بينان كدوارا وقالت حقيقة قرن بنابراين هيش تعريف منطقي ليه شونك يك پارچگی نيري بحث واسرا باورين چون ليه دنيا كتر هات نسن وقال يه دنيا گورانه كانا واسرا تلافي پیا کرناز روی بیناز نه لیه حالی بینست نه او وجی سیرن لی بینا و بینی هرد که خراو کرنست هم شیعیان و مرتد ناستن ای جمعیت المتصوف بات وجه و نسرا و کان نور علی الهی و حاج نعمت یان خوان نسرا و اگنیرن تای آخره مبنای واصلاحینیان قضاوتیان ارا ارتاد و ارا کافر بین و نظام را نجس بین دستوی المتصوفه هرون يسراول حاج نعمة سونور الإلهي ben çilinu Yusuf Kırmanç meramu pir destevaran Heyder man nedun pir destevaran pir destevaran kesi ki dest kısısı var dest pişxer Benyamin dest pişxer o serdam خوی بی که دانکان جمع کتن و یاری او سردم بخیتر استلیر هیدر من هان ندون پیر دستوار خود لیر تنیا دون توانی معنی و بیت که هر او کاری که بنیامین کرده یعنی تو هین بیسن دست خصیص ور که اتحادک درست بی پیره دستاور آرو نورن هانور خوی درسته ایجود تعبیرک سلطان نسی سینش بندو جاگرن چه دونی دیلا خرابی کردن خو دو نفرنین هیدر خوی خریکه با اصلا شاهی بکیتن خو چه کتن لسینه و اصلا لسینه پیر دستاور خو دی لسینه نما خو و اصلا هر او معنی هینی چه که پیغمبر مجده و اصلا حکم و اصلا دستورات خواه بردود خو هلو معنی چه نیه هلو معنی چه نرسه چون این هان ولیکه دو انسان جوازن پس یه هر کمی رول خوی داشته دی سلطان لسینه پیر دستور نیست یعنی لمعنی هینکان نرسینسن لمعنی لسرودکان دوره سلطان سحاق یا دوره وصلا پیرکان نرد حالی نوینه هر یه حالی بینه که سحاق دینی درست کرده و یعنی خویان بچسپن او دینو یعنی برداشته که دینی که حاج نعمت کرده سه و شیر هاورده سه یعنی لیلی و چهین یا گردنه کرده سه کردی و اصلا تاثیر ور گردنه خو هری پیر دستوره
یە فقط لەناو هینەکان باوە لەناو فرقەی شاهێسیەکان باوە لەناو بەقیەکە دی هەری واسڵا سەرنجام هەستاوە من تایوانە نازانم فەرقەکەی من زووی ڕاستی دەسەمەلی خۆمینێ کردم نەوی ئەو سەرنجام واسڵا دەستەوەرەکەوان باوەڕ بدێنن کە تماشایکە بزان جیاوازی چەست کەوان واسڵا سەرنجامەکان سەرنجام دەستەوەر کە نادەمی لیە بڕێک ڕواەتە خۆیان ڕەبدەنە واسڵا پیر دەستەوەر وە واسڵا پیر قەمەر شاهوی ڕەتی دەنەوە نەدەماڵە ڕواەت فرەسنیان بەند 54 هەیدەرمە بوو ئەس چ پەردیوەر قولی بیانان دوارە چطۆرە ئەس چ پەردیوەر قەڵای پوڵایین بە سریا بێدەر شورش کیشریا تا قلەی ئەغزەر یا شورش کیشە یە شوڵەش حەق داشت بیاشتە چون شورش نازانم لە زوان سوورانی معنی شوڵە بێتن پرژنەکە خواجامان و میل سەر کیشا و سەر دیدێ بەرزەمل پێمان کرد نەزەر یەرە ڕووی یاران جملەی نامەوەر لێرە قەڵەتە ناموەر جملەی هینە جملە واسڵاوانەی کە مەشهور ناودارگەل کە یەرە ڕووی یاران جملەی نامەوەر یا ناموەر باە بیاتە بەخشریا پێمان تاوە ڕووی ماشەر خۆ یەرە ڕووی یاران ئەڕا چە بەخشیە تا ڕۆژ ماشەر ڕۆژ ماشەر قەرارە چە بقۆمێت ئەسەن ئی ڕۆژ ماشەرە لە ئی باوەڕێکە کە تۆ تاشیتە سێ لە جان بینی داناوەل گوران چ معنی پێکە ماشەر چ معنی دێرێتە ئێستاش نەی مێدان و ئەزم داوەر یەک نوشانیم بادەی معتەبەر ئی بادەی معتەبەرە چەس ئی بادەی معتەر باش بەن هەفتا بابە هەیدەر مەرەمۆ نیشتەوە دامانە خورشید و ماهم نیشتووە دامانە دامان نادەماڵا قافیەکە جوورێک معنی نایەتن کە خوەر و مانگ نیشتوتە دامانێ 21 مرد قوڵ چلتەن چلانە 66 قوڵام زەڕین چۆگانە 72 پیر کوی مەلەکانە پیاڵە مەنوشان چی تەکێ دانە چی تەکێ دانە کە تەکێ مەزۆری یەکدانە باە بیات کە یانە گشتی لە قەی بوو خود لەو زمانە یانە هەری 5-6 کەسە هادا ئێرەکانی ڕاستەکانیش بن هەری 5-6 کەسە بینەس خۆ یانە ئی هەمکە باس چی ئی تەکێ ئەسەن تەکێ معنیک نێت لە جان بینی داناوە لە کوردان ئەسەن جیک نێرێتن تەکیە بەن هەفتاویەک باوە هەیدەر مەرەمۆ چ سەر کوهانە کەمەندم بەند کرد چ سەر کوهانە سەف وە قوڵامان هەفتوانە ئەلا پوڵ جووق و میردانە پا ئەمر و ئەزی مەشیان وەڕانە کە تۆ واسڵا سەفبەندی کردیت کەمەنت لە سەر کوێل بوتن کەمەنت چەست مەسەڵەن سەف و قوڵامان خۆ هەفت و هەفتوانە سەف داویت خۆ پۆل میردانیش سەفبەندی کردویتن و پا ئەمر و ئەزی و دەستور من و حکوم چە مەشیان وەڕانە خۆ ئی ڕێ چەست خۆ چنە ڕێوە و ئەمر سەرکار چەست تووریت چەست ڕاهەڵت چەست توای چۆپیان بکەیت خۆ لەورە مالوم بی کو دیوان تەشکیل بی دیوانیش هام دڵگەت جەمبین هام سەریکردن هام سەریکردن کە پلان هامگامی ڕشتن هامگامی کردن کە بڕاستنە هاممەلی سەربەخۆیی کە بوونە خۆیان کومەلگای کورد مدیریت خۆی داشتوتن خۆ تۆ بریتانە ڕێوە کە چەپ بکەیتن شەهید بن بڕستنە حەق ریاضەت بکیشن هەرە دو نەوبەتەی ڕوو چەپ بگرن چەپ بکەن مەسەڵەن باسی خۆ لە باقی
واجبات و فرضیاتێکی ئەمڕۆژ ڕێ قائلن سێوڵ و نازانم سەرسەپاری و فڵان و بیمان هیچ باسێک لێیانە نییە هیچ باسێک لێیان نییە ئەسەڵەن چی ئیزاتە لە وجود ئیانە هین کەیتن خۆتو بایەتێکی هەڵا تماشای هین بەکتاش کەیتن هین مەلا سەترا بکەیتن ئەسفارە ئەربعە ئیانە قوناخ و قوناخ نووسان هەستن کە چی ئی سەفەر ڕۆحیە کەیتن تا بڕەسیت مەرحەلەی واصڵا ئەنۆ الحەق یا ئەو ئاستە مرشدیە خۆ وەلی خۆ لێرە هیچ کشتێک لەسەر ئەوە نییە کە ئیزاتە چ ریاضت کشینی و عبادت کەین کە ئیزاتە لە وجودتان واصڵا تەجەلی پێیا کەیتن ظهور کەیتن چەکەین کە شایستە شیا و لایق ئەوە بین کە ئیزاتە باتە وجودتان نەتەنیا یەک لە ذاتیت بەڵکە یە بندەست سی چوار خۆ هیچ چشتێک لە ئی واصڵا یەترلیزاتە کرد لە وجود ئی کەسێر ئیوەیە پێیا بوود هیچ قسەیەکیش ڕاو کۆمەلگان نەکردنە هیچ ڕەبتی ئی توانای و دانای و مۆجزە و کەرامەتەنە وەگەردە سەر و ساماندەهی کۆمەلگا وەگەر کەیفیەتە ژیان ئینسانەکان هیچ ڕەبتێک پێیا نەکردووە وێسە ئی جەمعیەتێرە وەگەردس دنیای داناوێل گورانە دوو دنیای جیاوازن یانە وە زورە ملی هاتنە چەکنە خودت داست لە میراس دەوران سەفەویە تا 100 ساڵی وە ڕێوڕەسمێکتر داشتە وە وەگەرد ئی هینێ لە کەف زەژێر دەسان ئی دەفتەری لە ئی دنیا لەلی حالی نوینە بڕێکیش لەلی حالی بینێ لەلی نابود کردنە کە بتوانێت ئی ئەشعار مەشعار خوانە بسازن یە سلسلەی کە ڕاخۆیان دروست بکەن کە چە بکەن گویا سەحاک دینێک دروست کردگە زاتەکەی هاتێسە ئەبراهیم وە لە ئەبراهیم و هاتێسە ناو ئیسەیە لە دی هەوەگەردە واصڵان نێروەنێر لە ڕێ زکەرزێوە هاتێسە تولید نسل واصلان یا نێرمەردە یا نێرجێگر و ئین زاددار باتندار سازیە لی 100 ساڵ ئاخرە کریاسن سنەتی یا یەکە ڕەسمی یاری یا یاریکردن لە ناو گوروەری متەسۆف نە لە هین سونی نە لە هین شیعێ نە لە شاخەی شیعێ نە لە هیچ شاخێکتریان باونەویە کە داناکان جەم بکەنەوە لەسەر پیاکردن ڕاوێ هەساوی بتوان قسە و باس بکەن و ڕاوێ هەساوی بنێنە وەر کۆمەلگا کە کۆمەلگا یە دەور لەبان کام ڕیاری بکەیتن کە بتوانێتن ئەو ڕێ ڕوشنێک بۆ خێرمەنێک بۆ تەڕاگشت گشتە بزانێتن ئەو ڕێ چەس ئەماڵ کرد و واسڵا ئەخلاقیات و بەرپرسایەتی خۆی لەبان ئەو ڕێ تەنزیم بکەیت بتوانێتە ئەنداموێل کۆمەلگا خۆیان لە جەمە بینن و بەشدار لە کۆمەلگا سامدار لە کۆمەلگا خۆیان بناسن و لە کۆمەلگایە جوورێک هەڵس بنیش بکەن جوورێک بۆ وجدان و کار بکەن کە بتون بزانن ئەڕا ماڵ خۆیان کارکە ئەڕا بنەماڵی خۆیان کارکە وی لێرە کاکە ئیشمانێ پیاکە منە زیاتر لە هینتان ناگرم وەختەکە با فرە نەچوتن دیارە ساتێک و ئێرەکانی دروست نیشانە ساتێک و 15 دقیقە چێتە ئێرە هەمیوارم کە ئەزیزیل حالی بیون کە ئی ئەزیزیلە ئی گورووەل متەسۆفە باوهێری نازانم ئەبراهیمی خاموشی ئەبوڵوەفایی یا یەک سەیمامەدی ئەبوو سەی مستەفایی نازانم میریان و با ئاتەشبەگی و باقییان قەڵەندەری و هەیاسی و نازانم هەر کام دەی سەکتێر و فڕقێ لە خانەدان و هەرچی خۆیان ناسن توانن یانە لە چوارچەوەی ئی باوەڕێ لەنە ڕێخۆیان مستەقڵ هین بکەن
دینداری خۆیان بکەن مەسلەکداری خۆیان بکەن ئازام نەزونیاز خۆیان دووار بێ وەلی خۆیان تامیل نەکەنە ملئیمە تحمیل نکنه ایمل ایمه که خمان و میراث داره هفتن خوازگل و میراث داره داناول گوران زنیم هذا لا خواركي من 20 سال قصة كي من داول ليان كي من بان قصة خوتان بكن بزان إيمان حلقان مان چس نادرسي ناجوري قصة كان مان چس سراسي وكنت ايمش لي هو ياو بري من هم موزتان باوركانتان حالي مان بكن إيمان ديري من إيه هم كشيكاري كي من لمورد نقطة نظارة تو الدنيا خمان ولی و هر ما یه چرا ایمن روشن و نکنین خلاصه ای بندس ذاتا چه ربطی داریتن و گرد روش محشر تا نظر و نیازت کتن چه ربطی دارید و گرد مثلا دوران یت ذات و نازانم روح و تناسخ و حالا هرچی نبینی دونادون و هرچی نبینی خلی یه موقع ای عزیزی باید بان خویانه یا یک واقعا او چوارچویل خویانه حفظ بکن جه احترام بود جه احترام و احترام و مناسبات و مناسک خویان و چی پارن خویان تحمیل نکنه بقیه یا یک بان عرب بقیه حالی بین توان ای هویت قبول بکن بعد للی حالی بون نه یک بتوان و قول فارسکه و خزنده و زکه خشیه و شواش لری یک من یارسانیم و یا یک یاریم و یا فلان بتوان ای میراث ای کارنامه بیشتر ل 20 ساله ایما بتوان بخانه جیر ورثه خویان انحصار خویان و یا قبول نیه بعد کنی عزیزی الحالی بیون هر کنی رامن لتواناییم هست لرواندی که واصله انتولوژیک بچ مسری باوری تن هر جای کسی برگ اشاره کردم و ناتوان و لحنی که واصله لحنی که ولا نظم لسری باوری لقصب کم که توانم قصة بكم ولو لا شو للري ابيستمولوجي يا ك سرا وقصة قرانا كسرافي بكم لباور تا دانایی چه فاصله دارید آیا یعنی ارزش باوری که ارزش دانایی دارن توانیم حالا بسنی من و جور دانایی چودن که سرکاری که بشی ذات دارید آیا توانیم من بشی یه قبول که من که نه یه درسته معیاری کس حالی بسنی من براوردی بکی من که ای باور درسته ارزش دانایی پیاب که بحث گوران بحث دانا گوران هر لیره تو هر مرحله مرحله حسه فقط یا تابوی دونیتن ولی نازانیتن آیا ما انسان جانوره داره بنجکه چس ده همه و تابو لأو سرطای که سرطای دانایی لو رو مرحله و شروع بود هر مهای تو مرحله اتشو توانیتن منی کس درم صرافی کم جوهر خمو وردست والخوات براوردم که و دانایی گرانی جلو بینست وقتی قصه لصرافی کن وقتی قصه جم آسیا و را هرین بال جم کورز را برهم هاوردن شمشیر الماس یعنی دانایی دنیای دانایی دنیایی که اعتقاد دارید باور دارید که دانایی حال جمع نه یک بچوت را نو مره پینگ بخوید و که لقدرتك تماس ولا بويدت للري آغر ويا للري واصلا فرشته ويا للري هرش امیدوارم که عزیزیل لزاویه بحثه که من جور زانایی جور دانیل واصلا دانایی چو بکن بان کمبودکانی رف بکن که بتوانن خزمتی و کوملگای خویان کردین و حلقان من راست بکن که بتوان دانایی که زلالتر و زلالتر لناو کوملگا کلوه کل سر و سر جریان پیاب کردن نه یک قصه کان من نظرات کان من للرابطه و گرد که چه ضرر را دین داری یا نرید خودتو همه تعریف نکردیسن عزیزی الباشوری و
هینەکان چون باسەکان من تائی ئاخرە بیشتر وە فارسی بێسن فرم جیمانە نەسندا لە گفتوگوی کە ئیمە لە کۆمەلگا لە ڕۆژهەڵات سیمە سەرڕێ سە فرەچش لەورە کەفتێسە لاوە یان تێرن لە ناو خۆیانە دێرن بەشوکەن نازانم شێریل هاژنێمەد و کەڵامەڕ هەساوکەن یا فرە چشتر کرد لەورە فرە لێ دەورشیری سەسەن باوەڕیانە پێنەمەوە لە تەی ئیساڵێکی مە شیکاری کریمە دەسەریان ئێستا یان فرم موقع هەر ئەوانت وەلا کەفتێ لە تێرن دێنن لە ناو خۆیان تەبلیغێکە وێسەکە ئەزیزێل باید بتوانن هەڵقوڵنن دانایی هەڵقوڵنن دانایی بخەنە گەڕ مەسئلەی دینداری ئیوە ناتوانین سرف یەک بشنی کاکی یە دین مستەقڵە یا ئەلحەق یە دین مستەقڵە سەروەخۆوە کار تەمامە ئیوە خۆ هەرمە متەسەوفین هەرمە ئی دەوەران یەزات و ئی نازانم هەلول و تەجەلیات و یانە گشت هیچ ڕەبتێک و دنیای گوران و دنیای جهان بینی داناوە گوران و نێرێتن یعنی تمام انحرافاتی که لمکتبگل متصوفه امیدوارم بحث این شویش ای جور مهم نوتن که ایمه خاندان یا ای شاخه متصوفه خانیان باوهر یا ای شاخه متصوفه دیریم دست نشان کن یا هیچ فرقی نیلیدن ای هر او باوره لسه که لأو شیریر و لأوانه که اوان و کلام زنه هات که هیچ فرق نیلید هر یعنی وزوانکت یا فرلا هین شاه یاسیل لو دیدگاه و باوره شاه یاسیل ناوی رنگ پیا کرده چونگانیش لچن نیسریایی که من خواهد مثل شاهیاس لیه شونه وزاد که وصلا جیز ذات سیمامت زنه لیه شون جیز ذات ابراهیم زنه شاه ابراهیم وصلا که خویان ایسه که فرنزی که لأو هین شاهیاسی لأو باورگلوانا امیدوارم عزیزیل کسیلی که نظام قصه ای دفتری یعنی چودار کسیلی که خاون زانای پابلن ورولا نظام وقوقان جوریل داخلیا الانی ویشن بحثیلی بخریه ترهی که بتوانی کوملگا سر حاله کوملگا حل ستن کوملگای باشور ایسا باید کنی جهان بینی کاکی حاکم بیاتا لباشور و او بنمالوی طالبانی و بارزانیه تابعی وصلا حاکمیت یا تابع مدیریت جهان بینی کاکی بیاتن نه یکیسه کاکی یکان یچینی دست ماچ کر ای بنمالکو یچینی دست ماچ کر او بنمالکو یچینی دست ماچ کر ای کسکو یچینی دست ماچ کر او رخراوه کبوتن ای جهان بینی باید بکریت الگو حالا روش حالات یعنی بهانه تنو که جمهوری اسلامیه درفت نیرن خویانیشن بحث بکن فلانو یعنی لجر زور هانه جر زمان خطور لباشور توانی ای کاره بکیت توانی تن گفتگو بکی توانی گفتگو بخیتر متأکد تو باید کنی سرش دور روش گفتگو کرد اول بخیتر نترسیتن والروشمن ومنطق بتوانيتن هنا كان بحثك اخوات شيوة بكيتن كديريتن يجب دانایی باوره که ویل اصلا ای باوره زیاغز گول خواردیه را انحرافت هاورد نسینا و باوره کانت چس اصلا حال سنگانه رای بکیتن عزیزی فراتولانو بی ویدوکا آرزو کم باسکیم شو خیرمن بیود سودمن بیود و بتوانیتن جور و تریسکیک للی استفاده بکریتن که توزیک تاریکی باره تجیر روشنایی
خاڵێری کە هانە تاریکی بە هەوڵێتی ڕۆشنایی نەجور باسیکە کە زرەرە ڕادین داشتوتن یا دین کەسی زەیف بکە یا بتواتن هین دەسێکە ئیمە توانیم یە شارستانیەت لە کۆمەلگا دووارە باو بکەین جاری بکەین هەرو شارستانیەتێکە کە هەزارە هەست داناوێلی کوردان ڕای تەلاشکەن کە بکەنێ ئەڵگوویەکی دنیایی جیهانی نەتەنیا ڕاکورد ئارەزوو سەلامەتی و ڕووزگارێکی خۆش ڕاگشتێک دێ